نزیکەی 8 ساڵە کێشە لە دوای کێشە ڕوبەڕووی کارەکانی ئێمە دەبیتەوە کە نەمانتوانیوە چارەسەری لە بۆ بدۆزینەوە. هەموو هەدەفەکشی حکوومەتی بەغدای ئەوەیە لاوازکردنی کارگەرەکانی خۆمانە. گرفتێکی گەورەیە چەندە چەند ڕۆژێک بەر لە ئێستا ئەمە بە دوواداچوونمان کرد لەسەر گرفتی بازرگان و خاوەن کارگەکانیش. تا ئێستا 150 وەرەقە 15,000 دلار دایتە بازرگەکانی عێراق ئەو بەرهەمەکانمان پێدا ڕۆیشتێ پێدەن عبور ینی پارەش وەردەگرن پارە وەرەگرن لە سەیتەرە لە دوای وشتی سەمە لە دوای ئەو مەسئولیەتی نییە ئەوەی کە لە سەیتەرەکە پارەکە وەرەگرێ مەسئولیەتی نییە لە دوای سێتەرە بگیرێ بە مەفرەزە بگیرێ ئەمنی وەتەنی بگرێ سیارە و ماڵەکەش مسادەرا کرێت. ئێستا معاملەکان گەوهابی زۆربەی دەبی دایخە. سڵاوتان لێبێت بەڕێزانم بابەتێکی گرنگ گفتوگۆ دەکەین کە پەیوەندیدارە بە بژێوی ژیانی خاوەن کارگەکان کە بەپێی ئامارە نافەرمیەکان نزیکەی 7,000 کارگەی فەرمی و نافەرمی هەیە ئەوەی مەوڵەتی هەیە و ئەوەی یعنی مۆڵەتی نییە. 50 میلیارد دۆلاری ئەمریکی پارە خەرج کراوە لە دروستکردنی ئەو کارگانە. ئێستا گرفتێکی گەورەیە چەندە چەند ڕۆژێک بەر لە ئێستا ئەمە بە دوواداچوونمان کرد لەسەر گرفتی بازرگان و خاوەن کارگەکانیش کە لە بازگەکانی عێراق گرفتیان بۆ دروست دەکرێت. بەڵام دیارە کێشەکە گەورەن ئەم بەڕێزانەی ئێستا لێرە دانیشتوون هەرێکە کارگەیەکیان هەیە بە چەندین ملیۆن دۆلاری ئەمریکی. یعنی ژیانی ئەوان تەنها پەیوەندیدار نییە بە خۆیان چەندان کرێکار لە لای ئەوان ئیش دەکات. ئێستا مەترسێکی گەورە لەسەر بەرهەمەکانیان هەیە ساختکردنەوەی بەرهەمەکانیان هاتوون لە ڕێگای کوردستان 24ەوە دەنگی خۆیان بە هەولێر و بەغدا بگەینن کە کاکاوەی دەکرێ ناحەقیە کوا سەلامەتی بازرگانی کوا سەلامەتی و پارێستنی بەرهەمی ناوەخۆ لە هەرێمی کوردستان و عێراق. ئەوە پرسیارە گرنگەکەیە بابزانین چ کێشەیەکیان هەیە. کاک سەردار گوتت نزیکەی 7,000 کارگە هەیە 7,000 زیاتر کارگەی نافەرمی و فەرمی هەیە 5,600 کارگەی فەرمی هەیە 3,400 کارگە لە ئەوەی ئیشکردندانە لە بەڵام ئەوانەی تر زۆربیان بۆ کاری تر بەکاردێن بکراوەتە مەغزان دایخستووە بۆ غێر ئیشی خۆی بەکاردێ یان ئیجازەیەشتر هەیە لە ناو کارگەیەکە کە ئیشی خۆی نییە لە ڕسمیات ئیشێکە و لە ناو کارکەش ئیشێشترە. ئیدی ئەو مشکلانە مشکلەی تایبەتن بە حکوومەت زۆرترین کارگە لە چ شارێک لە هەولێر زۆرترین ڕێژەی کارگەی بەرکەوتووە بە سەرمای زیاتر بە هەموو کوردستان بە سەرمای زیاتر لە 50 میلیارد دلار سەرمایی کارخانەکانی کوردستانە. بەڵام بەڕاستی جێگای داخە ئەوە نزیکەی 8 ساڵە کێشە لە دوای کێشە ڕوبەڕووی کارەکانی ئێمە دەبیتەوە کە نەمانتوانیوە چارەسەری لە بۆ بدۆزینەوە. چارەسەر نەدۆدوزینەوەکەش هۆکاری زۆرە. یەک لە هۆکارانە کە دەستی پێکرد لە 2016 دروستکردنی سێتەڕێی سەفرە بوو بە ناوی خاڵی پشکنین. خەربەت خاڵی پشکنین نەبوو گومرگ بوو بە ڕسمیش گومرگ بوو. کێشەی زۆر گەورەیان بۆ دروستکردین ئەو کات کە نەتواندرا زیاتر لە 2 مانگونی تا 3 مانگ کارگەکانمان بەرهەمەکانیان بنێرنەوەی زۆر مشتریمان لەدەستدا وامان لێ هات کە نەتوانین منافەسەی بەرهەمەکانی تر کە لەو مدە هاتنە ناو عێراق مەوادەکانمان بگات مشتریمان لەدەستدا بازارمان لەدەستدا پارەمان خەسار بوو چکە ئەو کارگانە گەرمەوادیان نەسەرڕەفەکان مەوجود نەبێ ناچارە مارکێتەکە لە شەریکێشکە دابینی بگە کە دابینی کرد پارەی ئەو شەریکەی تر دەڕوا نادرێتەوە چکە ناتوانانی بەڕاستی ئەوە ینی پارە ڕۆیشتووە لەو زۆریش ڕۆیشتووە زۆر لە کارەکانمان ئەستا مایە پوچ بوون نەکڕۆیشتووە زۆربیان ڕێژەیەک هەیە ناتوانم ناتوانم دیار بکەم بەڵام تاکتاکە من دەبیستومە بەڵام ئەومان نەکردو سەرژمێریمان نەکردو چەندە چۆنە چکە بەڕاستی لایەنێک پەیوەندیدار بەو ئیشار نەستاوە کەس خۆی ناکاتە صاحب خەم بەڵام لە 2016 ئەو کەشانە بەردەوامن بازگەکان چارەسەری بۆ دۆزرایەوە بازەکان لە دوای 2019 لە دوای یەخستنی یاسای تاریفەی گومرجی لەگەر کوردستان
تۆزێک ئەهوەنتر بوو دوای یاسای تەزیرکردنی شەریکاتمان هەبوو لە تەنمیە بە تایبەت لە گەشەپێدانی پیشەسازی ئەو یاسایە یەکانگیر نەبوو لەگەر یاسای ینی لە 2016 هەتا ئێستا بەرهەمتان ناوە بەرهەم دەڕوا بەڵام ئەوە ماوە چاچیان کردەوە دیسان سەریان چۆن چا دەبیتن ئەوە بەنجە چیلێ دەدەن بە وەقتی عیلاجی دەکەن ئەو جارە چای دەکەین ئەو جارە وا دەکەین هەر لە ئینتیزارین هێشتان بە تەواوەتی چا نەبووە لا یازالیش ناو کێشەکەینە بگرێستە کێشەکەمان گەورەتر بووە باشە طبعا ئەوەی ئێستا کە ئەمە دەیبینین لە ماوەی ڕابردوو کارمان لەسەر کردووە ئەوەی بەغدا بە بەرنامە دەکا شەلەلکردنی ئابووری هەرێمی کوردستانە چونکە وەکو ئەو خاوەن کارگانە کە نوێنەراتی بەشێکی زۆر لە کارگەکانی هەرێمی کوردستان دەکەن کەمێک بەر لە ئێستا قسەم کرد گوتیان بەرپرسانی بەغدا شانازی بە کارگەکانی هەرێمی کوردستان دەکەن واتە هەر وەفدێکی بیانی کە دێ سەردانی بەغدا دەکا دەڵێتە ئەوە ناڵێ لە بەغدا چ کارگەیەکێ لە بەسڕە چ کارگەیەکێ چونکە هیچ پێشکەوتنێک نابیندرێ لە ماوەی ڕابردوو کە دەبینن کارگەی زۆر هەیە هەرێمی کوردستان دەکەن بە نمونە بۆیە مەبەستیانە لە ڕێگای ڕێنمایی یاساییەوە سەرمایە ئەو کارگانە بگوازنەوە بۆ بەغدا و ناوچەکانی ژێردەستەڵاتیان پاشیان لەگەڵ ڕێزمدا وەکو مەڕ بیان دۆشن سەبر لە ژێر هەر ڕێنمایەک پارەیان لێوەرگرن و دواتر ناچاریان بکەن بە ئیفلاسی بگەڕێنەوە هەرێمی کوردستان مەبەستەکە چییە؟ ئەنی ئەو بازگانە بە پێی دەستوری عێراق دەڕێت نابێ بازگە بلێنەوەم پارێزگاکان پێ دوایە ئەوەی بەغدا دەیکە یاساییە نایاساییە کاکامەران بە پێی هەموو دەستورێک نایاساییە لەبەرەوەی عێراقك نابی فەرقەبی ئەگەر ئەوانە خۆیان ئەگە کوردستان بە وڵاتی خۆیان دادنێ بە بەشەشی عێراق دادنێن نابی لە زاخۆ هەتا بەسڕا هیچ بازگەکەبی ڕێگری لە بەرهەمی ناوخۆ لە کەرتی تایبەت بکە بە حەقیقەت بەڵام بەداخەوە یعنی ئەوانە هەموو هەدەفەکە چیە بە دەردی کاکسەردار گوتی تازە یعنی حەولدرا سەرۆکی حکومەت حەولیدایە یعنی هەتا فترەك پێش ئێستا کە حەولیدا بازگە کەر بگیرێ بە سوچی کاکسەردار گوتی وچی بەنزەکە لێ دەدرێت یعنی ئەو بازگە هەرگیرا پاش فترەج کردیانەوە دوو بازگە هەموو هەدەفەکەش بۆ لەناوبردن و زەعیفکردن و کەمکردنەوەی کارخانەکانی کوردستانە باشە ئەو بەرهەمانەی کە لە کوردستان بەرهەم دێ بەڵێ یعنی چ جۆرە بەرهەمێکە بەغدا پێی باش نییە یانیش قەدەغەی دەکا یا پارەی دەوێ هەموو هەدەفەچی حکومەتی بەغدای ئەوەیە لاوازکردنی کارگارەکانی خۆمانە لەبەرەوەی لە مواد غذایی بگرە لە مواد ئینشایی بگرە لە مواد زراعی بگرە هەموو بەرهەمەکانی ما زۆر باشترن لەوەی شایەدەن ئەو لوزنانەی کە لە بەغدا دێن کارگەکانی ما کە کەشف دەکەن و دەرێن بەڕاستی کوردستان ئینکاری ناکرێ زۆری فەرقە لەگە کارگەکانی خۆمان ئێستا ئەو برادە ئەو بەڕێزانەی کەوا لوزنیان لە بۆ هاتیە لە بەغدایە هاتیە هەمووی دەرێن هەمووی ئەو قسەی دەکەنەوە دەرێن بەڕاستی ئەمە شانازی بە کارگەکانی داواکاری بەغدا چییە دەرێ مۆڵە دەرینن داواکاری بەغدایە دەرێت دەبی لە کنەما احتیمات ئەوەلیتان هەبی احتیمات ئەوەلی بابە بەسەر چاو احتیمات ئەوەلی هەر کەسا خەریک بوو احتیمات ئەوەلی بچی دەربینی دوایە دەرێ لوزنەی مەدێ بەڵام ئێستا ناکۆچەکە لە چییە؟ ناکۆچەکە لەوەی دەست پێ دەکا حکومەتی خۆمان لەگەر ئەوان دادەنیشن دەرێن سەرچاوم دێ لوزنەتان دێ بابێتن سێ ئەندامین گۆ بێ سێ ئەندامی مەش بێتن بەڵام ڕئیس لوزنەی لۆ چییە نایەوێتن بەغدا لەوەی مسڕە دەرێت دەبی ڕئیسی لوزنەکە لەمە بیتن ئەوەش شتەکە یعنی بخاتە ژێردەست هەمووی دەیانەوێ بخەنە ژێر دەستی خۆی مەعمەلەیە کۆنتڕۆلی جۆری ئەمن ئاگام لێ ئێستا کابرا لێرە نییە چەند جار لە کۆنتڕۆلی جۆری دەرنەچوە شەربەتی هەیە 45 وەرەقەی داتە مەحامی بەس لە بۆی دەرچوێنی لەسەر گەڕام مەعمەل کلێم کسەیە لەسەری نووسە بەس بە ئینگلیزی غڕامەکەی لەسەر نووسە یعنی توخوا ئەوە ڕەوای حەقە ئەتوو ڕێی پێ نەدەی ئەوە کاکە هەمووی دەیان هەوێتن مەعمەلەکانی ما سەبرا شکست پێبینن مەعمەلەکانی خۆیان لەوێ کابرا مەجبور دەبی کە لە کوردستان نەچی سەرمایەداریانەیە سبەینەکە دەچی مەعمەل کلێکسە چی دادەنێ مەعمەل جبسە چی دادەنێ مەعمەل سەرەزاتە چی دادەنێ یعنی دەیان هەوێ بەڕاستی سقوط بە اقتصادی دەستور لەسەر
کە دەبینم لە هەر شوێنە غەدر لە خەڵکی کوردستان دەکرێت بەڕاستی من ئازار دەکێشم بەینی بەدەست خۆم نییە خەم دەخۆم لەسەر چێ لەسەر ناسنامە ینی زۆر جار بەرپرسان لە هەرێمی کوردستان دەڵێن کاکە تاوانی کورد هەمیشە ئەوانەی کە دوژمنی کوردن لەسەر ناسنامەکانیان تاوان بەرامبەر بە خەڵکی کوردستان دەکەن لەوانەیە بەشێک برێکا کە چی بووە فەرموو بەڕێزانم ئەمە مەنەفێسە مەنەفێسێکە کە کەسێک لە تورکیاوە بە حیساب بەرهەمی هێناوە بۆ عێراق لە بازگەکانی عێراق مەنەفێسی تورکیا ڕێگای پێدەدرێت لە بازگەکانی عێراق مەنەفێسی ئێران ڕێگای پێدەدرێت ئەگەر ئەو مەنەفێسە وەهمیش بێت یعنی هیچ ئەسڵ و ئەساسی نەبێت دەبەن خاوەنەکەی بە 200 دلار پارەی پێداوە بەس بەرهەمی داخلکە بەرهەمەکەی خۆمانە بەڵام ناچار بۆ بۆەوەی بازگەی عێراق لەی قبولکە مەنەفێسێکی تورکی هیناوە واتە کێشەکە مەسەلە کووردە مەسەلەکە لاوازکردنی کووردە ئەو کێشەم بۆ باسکە ئەو چۆن بۆ ئەو بابەتە ئەمە بەرهەمی ناوخۆی ما هەیە ئی هەموو کارگەکان تەحەدا دەکەم لە ڕووی کوالیەتیەوە ئێستا یەک لۆ خۆم ئیمە لە ئێرانی و لە تورکی کوالیتیمان بەرزترە حتا بە بەڵگەی ئەوەی ڕۆژێک لە سەیتەرەیست ئەوەی مەیان ڕاگرتە ئینتاجی مەیان ڕاگرتێ درێنەوە تورکی و ئێرانی ئەو کاتی تەسویر ناو مەعمەر و نۆ کردیا ئینتاج کو دەکرێت ئەز سەیتەرە باوەڕ کردیا وەکو کوالیتی ئەو ئەمەلانە لێ ئیش دەکەن یەکە کو دەباسترێ کو سەفت دەکرێت کو وەزن دەکرێت هەمووی وەزنیە سە دەدەم قیاسات ئەمە ئیش لە ئاسنی دەکەین ناردیتمان لەوێن دەرێ موادی مڕۆیە لەگە تورکی دەرێتا موادیتی و هەبی تورکی نافرۆشێ ئێستا لە مووسێ ئەبوو عەلی هەیە دەرێ موادی تو بێ موادەکانی هیچ ناڕوە بەس کێشەی ئەوەمان هەیە ئێستا ئی من ناڕوە ناچارە ئەو دەچی لە ئێران تورکیا دەکڕی ئێستا برادەرێکم هەیە لە ئێران ئەیش مەعمەلی هەیە وەکومە دەرێ ئەتوخە من نەبی شارێکی عێراق موادی دەنێرم داخل دەکەم ئەم دەتوان بە مەنەفێستی ئێرانی کە داخل دەکەم لۆ هەمووەکان احتیادیە کەوایە پارەکە لە باتی بچێتەوە ناوەخۆی عێراق وەرێمی کوردستان دەبێ بچێتە ئێران و تاران ئینجا ئەو ئازادە بێزگە لەوەش لێرەش دەبێم مەعمەلەکەی داخەم و ئەو کرێکارانە لەکنەمنا دەیبستنەوە ماڵێ دەبتە مایە پوچبوونی اقتصادی هەرێم ئێستا حالی حاضر دۆختان چۆنە لە زەرەر زۆر خراپن زۆر چەند دەبی وتی ئەو بازگانە دانرانە ئەگەڵ سێ مانگە 4 مانگە 6 مانگە تقریبان 2 مانگە ئێستا لە مانجی هەشتەوە ئێستا پێشترش ئەو بۆچی برادران باسییان کرد ئەو بەزمە هەبوو ئەلەساس عیلاج کرا و تاو ئێستا وە دیساندایان نایتەوە زیایی ساخکردنەوەی بازاری باشوور و ناوەڕاستی عێراق بۆنگۆ بووی تا هێڵی سوور زۆر زەحمەت بووە ئێستا مەعمەلەکان گەوهابی زۆربەی دەبی دایخن زۆربەی دەبی دایخن باشە لەوانەیە زۆربەتان بڵێن کاکەت بۆ وای شەکە بەو شێوەش نییەوە گەورەتان کردووە ببینن ئەمانە هەموو خاوەن کارگەن دەیانەوێت بەرهەمەکەیان بە قانونی بە یاسایی بینێرنە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق بزانە لە بازگەکان ئەو بازگە وەهمیانەی بە ناوی گومرگ دانراوە چونکە عێراق دوو جۆرە پارە وەردەگرێت یەکێکیان لە دەواازەکانی هەرێمی کوردستان لە ئیبراهیم خەلیل و لە حاجی ئۆمەران و باشماخ و پەرویزخان ئەوە پارە لە گیرفانی حکوومەت دەسێنێتەوە لەلایش کەش هەر لەگەڵ هەرێمی کوردستان دیسان بازگەی داناوە دیسا پارەی دەوێت بە ناوی گومرگ ئەم بەڕێزانە ناچارن پارە بدەن اینجا نازان پارەکە بە یاساییان بە نایاساییە پارەی یاسایی دەدەن یان نایاسا نەخێر ئەمە لە 2 مانجی ڕابردوو لە بازگەکانی عێراق تا ئێستا 150 وەرەقە 15000 دلار دایتە بازگەکانی عێراق ئەو بەرهەمەکانمان پێدا ڕۆیشتێ پێدەن عبور بەوەستنیان بێوەست نانە بێوەسن بە نایاساییە بە نایاسایی 15000 دلار والله 15000 دلارم زیاتریش دایە بەڕێز شت پارەدا بەڵێ دایتم جار لۆ جاریش فەرقی یعنی یەک ڕێژە نییە بری وەجبە دەگۆڕێ ئەو کابرای کە دێتە سەیتەری تەبانەوە لە لای عێراق دەگۆڕێ جاروایە زیاد دەبی بە بەردەوامی لە زیاد بوونە قەت کەم نەبووە کەم نەبووە چەندتان داوە وڵای ئەمە دوومانجی یەکەم تقریبان چ وەرەقەماندا ئێستا ئەوژ نمەوە ئێستا بە پارەدانەکەش ئێستا تۆ مەمنونی برێکاکە 4000 دلار بەرهەمەکەت جۆرێک زایە ئەنی لە کەرتی پاکردنەوە کامەران پێشتر بە 4 گەڵا دەیان نرد بە 400 دلار ئێستاکانە بە 800 دلارش نییە
کە ئەچێتە ئەو دیوسێتەرۆژ مەفرەزە دانرا ئەگە مەفرەزە بیگرێت سیارە و مارەکەش مسادەراکرێت ینی پارەش وەردەگرن پارە وەرەگرن لە سێت لە دوای وشتی لە سەمە دوای ئەو مەسوولیەتی نییە ئەوەی کە لە سێتەرەکە پارەکە وەرەگرێت مەسوولیەتی نییە لە دوای سێتەرە بگیرێ بە مەفرەزە بگیرێ ئەمنی وەتەنی بگرێ سیارە و مارەکەش مسادەراکرێت هەبوو حالەتە بەڵێ بەڵێ هەبووە ئێستا ساقێ لە ژوورەوەی لە ژوورێ لە ژوورێ لە بەندیخانە لە دانیشت بەندیخانە دانیشتۆ لەسەر ماڵی بەرهەمی کوردستان کوردستان بەڵێ باشە ئەو عملیات چۆن دەکرێت تەلەفۆناتە ناسی حتما كاميرا هموي تلفونات تنسيقها بس اما لما نشاش هاتيس تقريبا 3000 دولار من دايا من حفتانا تار بار 5 بار مهلو 30,000 دلار بله بله دك يعني سه سه دفتر دفتر. بله بله كودو سه دفتر من دايا اما هر سعري بيشتري 400 دولار بويته بوته شخصات عبوركي استبا شخصات كج رازينا بن کامەران ئەمە لە بۆ هەر بارەچی 6 وەرەقەماندا بە کوردی خۆمان 6 وەرەقەماندا تقریبان ئەو بارانەی کە لە دەستمان هەبوو دەبارێک بوو ئەو دەبارەمان مەجبوری نارد لەوەی هەم لە دەستمان نەمینێتەوە هەم بازارشمان لێ تێک نەچی لەوێ مشتریەکانمان بە دوی ماڵیتکە نەکەون دامان بەڵام ئێستا حالی حاضر زۆربەی مەچینەکانمان ڕاگرتێ یەک مەچینەمانیش دەکا ئەوش لۆ بەرهەمی ناوخۆ لۆ داخلی لەبەرەوەی زەمانەتی نییە سایق دێلەکنە من بار دەکا چونچەمە سایقەکان ناناسی دێبار دەکا دەرێ بە 6 وەرەقەی لۆت دەبم هەر لەوێ بەخۆی تەلەفۆن دەکا ڕسمی دەنێری دەرێ منیان گرت ئەگە دەکەیە 8 وەرەقە ئەگە دەکەیە 10 وەرەقە مجبوری ئەمەش مەسەلەن بارێک نییە دوو نییە دەرنای باشە کاک سالار پێم بڵێ ینی بەنیازی چن ئێوە هیچ دەرگێک نمایە لێ نەدەین وەکو سنعەتکار وەفدمان بردیتەوێندەر لەگەریان دانیشتینە بەس بەڕاستی ئەمە قسەمان ناڕواتن شتەکانیشمان بێ ئیستیفادەیە هەروانیش جوابمان دەدەنەوە دەرێکا کە هاتنتان بەبێ ئیستیفادەیە وەرن معمەلەکانتان بین نێرە وەرن معمەلەکانتان لێرە تەزیل بکەن و واز لەو مۆزوعی بینن دەرکەی کەسیش لێ مەدەن چ حکوومەتی خۆتان دەتانیشتە چی بکە چ ئەمەش دەتانیشتە شتێکتان لێ بکەن یان گۆیان بێ هیوا ئەمەیان بێ هێوا کردی و زەمە لێرە شتەکەی لە گۆڕێکا کامەران با پێت برێم ئەمە بەڕاستی ئەگەر ئەمە لەو لای ئەو پلانەدا دەندرێتەوە وەچی مەسەلەکەی دەرێ هەرکەس ئاگری لە بۆ ئەستورکەکەی خۆی ڕادەچێشیتن ئەوان لە بۆ خۆیان ڕادەچێشن دەیانەوێ پێشکەون دەیانەوێ کرێکارەکانیان ئیش بکەن دەیانەوێت تەمان ئێستا لە بەسڕای باوەڕتە بیتن ئێستا لە بەسڕای کرێکار بەرز ناکەویتن بەس ئەوەش نابینم کاک سالار کابرا لە بازگەکان پارە وەردەگرێ بەبێ وەسڵ لژنەی تەنمیەی بەغدا دێتە هەولێر لەسەر ئێوە خەرجەکەی ئەوە ینی دەچێتە چۆشەوەی گەڵێکی قوڵ ئەوانە برام ئەوانە هەمووی بە پلان دانرایتەوە بە پلان دانرایتەوە ینی کەسانەکەی دادەنیشن پلانی لە بۆ مۆزوعی دادنێنەتەوەی لێبێتن وەنیا باشە دی پلانی مەچیە ئەمە بەڕاستی لێرە ڕا لەو منتقە سناعی تیمارەی کات و ئێستا تەسویرت کردی و دیتیچیت ئەمە ئێستا لە گارگەیە چین ئەمە کارگەکانی مە بەڕاستی نمونەیە لە ڕووی کواڵیتی لە ڕووی لە ئاستی جیهان ئەمە بەڕاستی بەرهەمەکانمان دەردەینن باشە چۆن چارە سەر دەبینن ئێوە ئەو کێشەی ئێمە زۆر لەوە گەورەترە کە ئێمە پایەکی گرنگی ئابووری هەرێمی کوردستانین ئەگە ئێمە دابڕمێنکەوە ئێستا بەغدا چۆن پیلانی بۆ کێشاوە قەناعەت بکە هەمویان داڕمانێکی گەورە و کێشەی کۆمەڵایەتی و ئابووری گەورە زیانی گەورە دەکەین ئێمە بەڕاستی دوێ داواکارین کەەوە جەنابی سەرۆک جێمان لێ بگری و ئەمە ئامادەشین بین لە نزیکەوە ینی دەردەکانی خۆمانی خاوەن کارگەکان بە بەڕێزیان ڕابگەین و سوپاسیان دەکەین ئەگەر بەدەم داواکاریەکەمان بێت. هەموو ئەو بەرهەمانی لەناو ئەم بازنەیە بەرهەمدێن بەسەرجەم سێکتەرەکانی ناو قتاعی دەواجن ئاستەنگ دروست کراوە یعنی لە خلالی ئەم 5 ساڵەیە کە ئێمە لە زۆر بەرهەمە گەیشتنە ئاستێکی زۆر باش و لە هەندێکیا قۆناغی خۆبژێویشمان بڕیۆ زیادەمان هەیە گرفت دروستەکرێت بۆ چوونی ئەم بەرهەمانە لە بازگەکان زۆر جار مەسەلەن تەڵەبی ئەویان هەبووە لیژانیان بێت سەردانی پرۆژەکان زۆرە بەرهەمێکە بەرهەمی پەلەوەەر ینی بەڵێ بڵێ بەرهەمی کارگەکانی ئالیک بۆ نمونە بەرهەمی گۆشتی مریشک
هێلکەی تروکاندن مریشکی بەستووی بەرهەمی ناوخۆ و لە ئێستا بە شێوەیەکی قەتعی مریشکی زیندوو منعکراوە حتا جارێک لە کوالیتیە یانیش هۆکاری تر هەیە گرفت لە پێشکەوتن و پەرسەندنی تۆیە ئەوە گرفتەکەی ئەو گرفتەیە کە ئێستای بینین هەرێمی کوردستان دوای گەشە سندنی و تەتەوەرکردنی بینیمان چۆن ئێستێداف کرا دەزانی عێراق لە مریشکە ساڵانە 1 ملیۆن تەنی پێویستە ئینتاجەکەی 300,000 تەنە 700,000 تەن عجزێتی ئامادەیە بە مریشکی قاچاق و بە مریشکی هاوردا پڕی بکاتەوە بەڵام بەدەیان ڕێکار و بەدەیان ئاستەنگ دروستکردن ئەجا ڕێگادا بەرهەمی پرۆژەیەکی خۆماڵی بچێتە ناوچەکانی خوار و ناوڕاستی عێراق ئێستا سەرجەم پرۆژەکانیان تەزجیل کردووە تۆمار کردوێتەوە لیژانیان هاتوون تااقاتی ئینتاجیان لێک داوەتەوە بە موافقە بە بڕ بۆیان تهدید دەکەن ئەجا کە لە بازگەکانی شەوە تێپەڕێت بەبێ گرفتێ ناپەڕێ دەبێ پارە بدەن دەبێت ڕەشوت بدەن ئەنجاو بەرهەمانە خۆ ئەگەر تۆمار نەکرابێت ئەبێت سێ بەرامبەر ئەو ڕەشوەتەی لە کات لە حاڵەتی تۆمارکردنای ئەیدەن ئەبێ نرخی ڕەشوەتەکە و پارەدانەکە ئەو کاتە لە سەریان زیاتر دەبێت و وەزەمانەت نیە بەوەی کە بەرهەمەکان بگاتە خوار و ناوڕاستی عێراق ئێمە چیمان پێوتون بە وەزارەتی کشتتوکاڵی عێراق زۆر جار دەڵێن لەبەر ئەوەیە مریشکی هاوردا لە ئێوەوە لە سنوورەکانی ئێوە داخلە بێت و دێتە بازارەکانی ئێمە بە یەک حرف وەڵامماندانەوەتە و پێماوتون وتومانە ئەو ئیجراعاتانەی کە بە توندی گرنە بەر لەو بازگانە لە چوونی بەرهەمەکانی هەرێمی کوردستان و زەوابەتیان بۆ دانن بۆ نەقلیەوە نیوەی ئەو زەوابەتە بەکاربێنن ئەو مریشکە بەستۆی کە گوایە لە سنوورەکانی ئێمەوە داخلە بێ داخلی بازارەکانتان نابێ ئەی چۆن بە هەمان ئەو بازگەی کە خاوەن پرۆژەیەکی من بە 1000 دەردەسەری ئینجا توانێت تێپەڕێنێ ئەی مریشکە قاچاقەکە بۆ تا مارکێتێک لە بەسڕیان بەغدایان کووتیان عیمارە ڕانەوەستا ئێستا شەڕێکی اقتصادی لەگەڵ هەرێمی کوردستانەکە لە نەوتا پێشکەوتو بووین هاتن ئیستدافی و قتاعیان کرد ئەمڕۆ لە کشتتوکاڵ و پیشەسازیە پێشکەوتوین دێت ئیستدافی دەکا هیچ تەفسیر و تەویلێکی ناوی حقیقەت کاگەیلان ئێمە لەگەڵ بەشێکی زۆر لەگەڵ خاوەن کارگەکان قسەمان کردووە بەشی هەرە زۆریان دەڵێ ئێمە لە بەغدا لە هەولێر لە هەردوو حکوومەت لە دەرگای زۆرمان داوە بەڵام کەس نییە جێمان لێڕا بگرێ گرفتی هەناردەکردنی کاڵامان هەیە ئێوە چەند ئاگاداری ئەم بابەتەن و گفتوگۆتان لەگەڵ چێ کردووە بێگومان بیان و هەیە و دەقی یاسایی دەقی دەستوری هەیە کە ئەم جۆرە بڕیارانە یاخود ئەو ئاستەنگ دروستکردنە بۆ گواستنەوەی کاروپەلی بازرگانی لە نێوخۆی عێراق ئەوە یاسایی نییە و دەستوری نییە بەپێی بڕگەیەک لە دەستور مادەیەک لە دەستور هاتووە کە فراهەمکردنی ئازادی و گواستنەوەی کەلوپەلی بازرگانی لە نێوخۆی عێراق لە ئەستۆی حکوومەتی فیدراالدایە بۆیە ئەوە هەرخۆی لە خۆیدا پێچەوانەی دەستورە ئەو بڕیارەی کە دراوە و ئێمە لەو پێناوە و لەسەر ئەو ئەساسە نامەکەمان یاخود نووسراومان ئاراستەی پەرلەمانی عێراقی کرد بەڵام بەداخەوە هیچ وەڵامێکی ژووری بازرگانیان نەداوەتەوە دوا بە دوای ئەوە ئێمە هەنگاوی عملیماننا کە سەردانی بەغدامان کرد و لە کۆبوونەوەی یەکێتی ژوورە بازرگانیەکانی عێراق بەشدار بووین بە هەمان شێوە هەر چار ژوورە بازرگانەکەی هەرێمی کوردستان پێشنیاری ئەومان کرد کە ئەو بابەتە چارەسەر بکرێ و ئەوان نوێنەریان هەیە لەو لێژنەیەدا وەکو یەکێتی ژوورە بازرگانەکانی عێراق لەگەڵ نوێنەرەکەی ئەوانیش بە ڕێزمەی سەمپۆڵانی قسەمان کرد کام ئاستەنگ دروستکردنە دەبێتە هۆکاری دواخستن یاخود تەگەرە دروستکردن بۆ گواستنەوەی کەلوپەلی بازرگانی و ئەوە کاریگەریەکەی تەنها لە سەهرێمی کوردستان نابێ بەڵکو لەسەر هەموو عێراق دروست دەکاتن و ئەوە دەبێت چارەسەر بکرێت من دەمەوێت ئەو بڵێم کە ئەو برا بە ڕێزانەی کە فەرمویانە ئێمە لە هەموو دەرگاکانمان داوە بەڵام دیارە ئاگاداری جموجۆڵ و ئەو هەنگاوانەی ژووری بازرگانی پیشسازی هەولێر نین و ئێمە بەیاننامەیەکی کراوەمان و کۆنگرێکی ڕۆژنامەوانیمان کرد بەیاننامەیەکی کراوەماندا بەڕێز سەرۆکی حکوومەتی سەرۆکی وەزیرانی عێراق و
ئەوە نامەکە بەکراوەی بۆ جەنابیانمان نرد و بۆ لایەنی پەیوەندیدارمان نرد و بە هەماشەوە بە نام دووبارە نووسراومان کردووە بۆ ئەو لایەنانەی کە پەیوەندیدارن بەو کێشەیە و بێگومان ئەوە کاریگەری دروست دەکات لەسەر ئابووری هەرێمی کوردستان و لەسەر ئابووری عێراقیش لە کۆتاییدا بازرگانی زنجیرەیەکە بە یەکەوە بەستراوە.